پەیامەکەی من لەم کردنەوەی ئەو پێشانگایە خۆشەویستی سروشتە ئەپدێتی دووبارە چاوی ئەو بینەرانەیە کە دیان پێشانگایەکەی من دەبینن. بەڕاستی من لەم کارانە زۆر هیلاک دەمم، یعنی هەندێک شوێن هەیە من 2 ڕۆژ 3 ڕۆژ لێ مامەتەوە بۆی بتوانم ئەو تابلۆی بەردەستەکان بەشێک لە تابلۆکانم ڕۆژهەڵاتە، ئەویش هەورەمانی ڕۆژهەڵات. تابلۆکان هەموو تعبیر لە سروشتی کوردستان دەکات لە وەخت و سات خۆی. ئەوەی لای من گرنگە ئێستاکە ئەوەیە کە لەو زروفەی چەند 2 ساڵەی بەبارەکی زۆر ناخۆشی کۆڕۆنەدا تێپەڕین، بەڵام ئێستا خەریکە هونەر سەبر ڕۆژانە دەکرێتەوە و خەڵک پێشانگاکان دەکرێتەوە، هونەرمەندەکان دێنەوە سەر گۆڕەپانی هونەری لە هەموو بوارەکان. ئەوە جێی دڵخۆشکەرە بۆ لەم ڕووکردەکان پێشانگایش کرەوە لە بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکاری. دەستخۆشی لە کاکە شێرزاد دەکەم، هیوادارم بەردەوام بی لە کارەکانی و نمونەی زیاتر کاری جوانتر پێشەشکا لە داهاتوو. جزيلا للسادة أعضاء المجالس الكرديات العراقية والسادة الأمناء. كلية پزیشکی وترنریا زانکوادرو که ده اولو که کنفرانسی خوی دوی سراست نشتیمانی پیشکش کردن، هم که بیشن خوجی. دوی کنفرانسی دانی زیکی 30 حتی 35 و کلیه ده پیشک دارن سراست کردستان و عراق هم. گرینگی که گلکا گرینگی هی، اوجی یک پیوند ریکخستنا پیوندیت نودارا با کلیه عراق کردستانی. Each presenter will be given 15 minutes. ككوليجا بزيشكي فيترنري في فوائد دوي ام يكش واينا هم ايشت ما دائما نقل بين الحيواني بو انساني، يعني ام بشكين يكش ام ريجر بين كو او ايش الحيواني نهتا بقاستن بو انساني. او يكش سبب فايدة فيترنري او بي كونفرنسي يا دوي ام بشين برهمكي ساخلم وبرهمك زيادة الكردستان برهم بينين. وقتا طيبا معنا في ماستر درجون دي كوليجنا وزور بيز كوليشوانجي ما مستعد منا أفريكا يستافي تدريس. ڕۆژی جیهانی ئاشتی و تەندروستی هەڵساین باکردنەوەی خولێکی تۆپی بالا بۆ فەرمانگە حکوومیەکانی قەزای ڕواندز کە تیادا 14 تیپ بەشداریان کرد. دوای یاریش ئەم شەو بوو، ئەم شەو کاتژمێرنەوە لە نێوان تیپی پەروەردەی ڕواندز هەروە دێرینەکان یاریزانە دێرینەکانی ڕواندز کە تیادا پەروەردەی ڕواندز 2 جێم بەرامبەر بە هیچ لە دێرینەکانیان بردەوە. خۆشبەختانەیە مژۆک پەروەردەی ڕەواندز لە دوای چەند یاریەکی خۆش و بەهێز گەیشتنە کۆتایی خولەکەمان بەدەستێنا. زۆر سپاس بۆ هەموو لایەک، بەڕاستی خولێکی خۆش بوو.